لا هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سڵامەتان لێ بە خۆشحاڵمەم ئێوارێژ بەرنامەی گەرما و گەرمتان پێشکەش دەکەم بەم نزیکانە خولێکی نوێی دانوستان لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عراقیدا دەست پێ دەکاتەوە ئەمەش لە کاتێکدا کە ئەمڕۆ قوبات تاالبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەروەها هاوکات سەرۆکی وەفدی دانوستانکار لەگەڵ حکوومەتی عراقی لەگەڵ تیمی دانوستانکار کۆبوتەوە خولێکی نوێی گفتوگۆکان لە کاتێکدا کە کابینی حکوومەتەکەی مستەفا کازمی لە چەند ڕۆژی ڕابردوودا تەواو کرا جیاواز لە حکوومەتەکانی پێشوو کە ژمارەێک لە وەزارەتەکان بەتاڵ بوون یاخود پڕ نەکرابوونەوە هەروە لەم حکوومەتەی کازمیدا کورد سێ وەزارەتی هەیە لە هەمان کاتدا لە چەند ڕۆژی داهاتوودا کۆبوونەوەی لوتکە لە نێوان حکوومەتی عراقی لەگەڵ ئەمریکی دەست پێ دەکات هەموو ئەم بابەتانە کاریگەریان دەبێت لەسەر ڕێکەوتنی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی لە گەرما و گەرمێم ئێوارێدا گفتوگۆ لەسەر و بابەتانە دەکەین لەگەڵ دوو چاودێری سیاسیدا بەڕێز دانا بەهادین لە ستۆدیۆ لەگەڵمدا هەروەها بەڕێز شەماڵ عەبدوڵڵاش لە ستۆدیۆکانی هەولێر بەخێر بێن بۆ گەرما و گەرم بەڕێز دانا لەوە دەست پێکەین لە ڕووی کاتەوە بارودۆخی ئێستا گونجاو بۆ گفتوگۆ لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عراقیدا من پێشکی زۆر سپاس بۆ ئەم میوانداریە بە هیوان دەرفەتەکەوا بێ قەرەبووی ماندووبوونی بیسەران و بینەران بینەوە لە ڕێگای قسە و باسەکانمان و باری تێڕوانینمان بەڕای من مەسەلەی دانوستاندن کەلتورێکە لە کەلتوری سیاسی ئەم منتیقەیە هەمیشە کە شەڕێکە بێ یا ناکۆچیەکە بێ سەرنجام پێویستی بە دانوستانی سیاسیە بە تایبەتی لەم بارودۆخە نەخوازراوی ئێستاە کە بارودۆخێکی اقتصادی کە قەیرانێکی اقتصادی قوڵ بەرەوکی هەردوو تەڕەفی گرتووە پێم وابێ بۆ مواجهەکردنی ئەو قەیرانە ناڵین بۆ چارەسەرکردن بۆ مواجهەکردنی ئەو قەیرانە لەبەرەوەی کێشەی مشتەرەک هەیە لە نێوان عێراق و لە نێوان هەرێمی کوردستانە بەڵێ دانوستانن کاتێتی و پرۆسەیەکی سیاسی هەم یاساییە و هەم شەرعیە و هەم دیموکراسیەتیش تەقەبولیەوە کاکە دانوستان دروست دەبێ بەڵام ئەو بابەتی کە زۆر گرنگانی هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی چەندی جار لە دانیشتەکانیانە تا ڕێکەوتن ئەڕۆن و دوای هەڵ ئەوەشێتەوە ئەنی ئەم لە ڕووی کات و لە ڕووی بنەماکانەوە ئێستا وەکو جاران دەبێ یا دۆخێکی نوێ هاتوۆتە ئاراوە خۆی بە حقیقت هەردوو تەڕەف لە ناو مشکیلەیان دۆخی نوێ ئەو دۆخە نوێیە هاتوۆتە پێشەوە کە هەردوو هەیئەی ئیدارەی و ئیدارە و سیاسی مواجهەی مشکلەی تازە ئەکەن کە مواجهەی مشکلەی باری تەندروستیەکەن کە مشکلەیەشی ئەتوانم بڵێم یونیڤێرساڵیە گلوباڵیە هەموو عالەمی گرتوۆتەوە کە بەنسبەت عێراق و بەنسبەت هەرێمی کوردستانەوە ئەگەر ئەم دۆخە بۆ هەر وڵاتێک نالەبار و سەخت بێ ئەشێ بۆ ئێمە دوو بەرامبەر سەخت و ناکۆک بێ بارودۆخەکەی ناکۆکە و لە پنای ئەوەشە هەم وەزعی عێراق و هەم وەزعی هەرێمی کوردستان لە ناو قەیرانی قوڵی ئیقتصادیان ئایا ئەو ماتریاڵانی کە قسەی لەسەرەکەن بریتە لە چی ئەو ماتریاڵانی کە لە ناو دایلۆگ و مشتومڕەکانە قسەی لەسەرەکەن پێچە حکوومەتی عێراقی زەختی هەبێ فشاری خۆی هەبێ مەسەلەن بێوێت نەوت ڕێژەی نادنە دەرەوەی لە 500,000 بەرمیلەوە بڕوا بۆ 250,000 بەرمیل نەوت یەک دووش نیوەی داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان بەرێ حتممە نەبێ ئێمە لەوە تێبگەین دەوڵەتی عێراقی و حکوومەتی عێراقی ئیش لەسەرەوە کە مشکیلە ئیقتصادەکانی خۆی بە هەرێمی کوردستان چارەسەر بکە کە من پێم وایە بەڕاستی ئەوە فشارێکی سیاسی حەقە لە بەرامبەر بەوە حکوومەتی هەرێمیش زەختی خۆی هەبێ کە لە تەوەری ترا ئەگەر هاتە پێشەوەی شڵە بە جۆرێ لە جۆرەکان باسیەکەین من پێم وایە دانیشتنی هەردوو تەڕەف بۆ مشکیلە ئیداری ئیقتصادەکانە ئایا چارەسەرە بێ بۆ نمونە حکوومەتی هەرێم کە چێ بۆ دانوستان نەکا لەگەڵ حکوومەتی عێراقا ئەتوانێت مشکیلە ئیقتصادەکانی خۆی چارەسەرکە لەگەڵیها با باوەڕی من نەخێر چونکە لەبەرەوەی حکوومەتی عێراقی خۆی لە ناو فەسادێکی زۆر گەورەیە ئەژی و بە سەدان ملیار دۆلاری بەهۆی هێزە سیاسیەکان و سوڵتەی سیاسیەوە تیا چووە بە هەدەر ڕۆشتووە نقطەی سێهەم ئەوەیە کە 8 ملیار دۆلاری
بانقا جیهانەکان قەرزارە 40 ملیارد دۆلاری بانقی ناوخۆ قەرزارە لە پەنای ئەوەیە هەرێمی کوردستان قسە لەسەرەوە کرێت تا چەند ڕاستە 27 ملیارد دۆلار قەرزارە. پێم وایە ئەمانە هەمووی مەشاکلی گەورە گەورن و سەرنجامی ئەم دانیشتانە ئەوەی لێکەوێتەوە کە حکوومەتی عێراقی زەختێکی گەورە بکات لەسەر هەرێمی کوردستان و هەرێمی کوردستانیش پێچێ تەکنیکەکانی لە ئاستی پێویستە نەبێ. مەسەلەن بۆ نمونە لە پرۆسەی چاکسازیە قسە لەسەرەوە کات پێویستە موچەی ئەم حاڵەتە ناتەبیعیە و عێراق قبوڵی ناکەوە. زۆر جار دەوڵەتی عێراقیش باسی ئەمە کات کە بۆچی موچە خۆرانی هەرێمی کوردستان ملیۆنێک و 200,000 کەسن ئەم حاڵەتە ناتەبیعیەوە لە لای بەشێکی زۆر لە خەڵکی تەکنۆکراتی خۆشمان بووە بە مۆزوعەیە کە ئەمە هەڵەیەک. بەڕاستی بەڕێی من ئەمە ئەگەر هەڵە بێ هەڵەیەکی زۆر گەورە نییە، چونکە لە وڵاتانی پێشکەوتووە لە زۆر وڵاتی دنیا سیستمی حکومڕانی بەرپرسیارە لە بژێوی خەڵک، بەرپرسیارە لە پێدانی موچە بە خەڵک. هەروەکو چۆن بینیمان مەسەلەن لە وڵاتانی پێشکەوتووە ئەوەی کە ئیشیشی نەبێ موچەی هەیە لە ڕێگەی سۆشیالەوە. لەبەرەوە ئەو پرۆسەیە کە پێوترێ ملیۆنێک و 200,000 مۆزەفمان هەیە بوو بەهۆی هەدەردانی سەروەت و سامانی ئەم منتیقێ و ئەمانەیە چاکسازی بکەین، پرۆسەی چاکسازی لە 900,000 مۆزەفێکا بکەن، پرۆسەی چاکسازی لە ملیۆن و 2 ملیۆنی خێزانێکا بکەن کە بەشی سەر و بەری ژیانیەکە و زیاتر ناکە. پێم وابێەوە پرۆسەی چاکسازی نییە. ئەبواە زووتر ئەوان حکوومەتی هەرێم دەستی ببردایە بۆ کۆمەڵێشتی استراتیژی گەورە، مەسەلەن لە جاتیەوەی کە پارانێرێتە دەرەوە سێ و پرتەقاڵ و هەنارە هێنێ، پارانێرێتە دەرەوە جل و بەرگ و کەل و پەل و موبەڕیدە و کۆمەڵە پێویستی ترێ هێنێ، ئەو پارانەی نەناردایەتە دەرەوە لێرە خۆی ئیسtisماری بکردایە، سێکتەرەکانی خۆی ببوژانایەتەوە. لەبەرەوە من پێم وایە هەرێمی کوردستان کە ئێستا ئەچێتە پێشەوە حکوومەتی عێراقی استیغلالی و حاڵەتاکە و زەختی کوشندەی لێکە و من پێم وابێ ئەگەر حکوومەتی هەرێم چێتە ژێرباری ئەو زەختە کوشندانەوە هەرێمی کوردستان زەرمەندی زیاترە بێ و بەبێەوەی حکوومەتی عێراقی هیچ سەپۆرتێکی بکات. زۆر باشە. بەڕێز شەماڵ عەبدوڵڵا چاودێری سیاسی کە لە هەولێرە و لەگەڵماندای وەفدی هەرێم لە ماوەی دوومانگی ڕابردوودا ئەمە ئەگەر سەردانە بکرێتەوە دەبێتە 3 جار. قسە بە لەسەر سەردانی ڕابردوو بکەین. زەمینە سازیەک دەبینی، تێگەیشتنێک ئەبینی لە نێوان هەردوو لادا بۆەوەی کە بگەنە ڕێکەوتنێکی کۆتایی؟ بەڵێ بەڕێز شەماڵ پرسیارەکە ئەوەیە لە ماوەی دوو جارەکەی تر کە هێشتا حکوومەتی عێراق بە تەواوی پێک نەهات بوو، ڕەنگە ئەو گۆڕانکاریانەی دوای ئەوە کە ئێستا حکوومەتی عێراق تقریبان بە تەواوی پێک هاتووە جیاوازە لەوەی کە لە سەرەتا بڵێن قسە و باسی زۆر لەسەر مەسەلەی ڕێکەوتنی نێوان هەرێمی کوردستان و عێراقدا کراوە. من پێم وایە لەمە دووە شێوەیەکی تر وەردەگرێ و زیاتر کار بۆ ئەوە دەکرێت لە حکوومەتی عێراقیش زیاتر بڵێن هەوڵی ئەوە دەداتن کەم فشارەکانی خۆی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر بکە و بە هەمان شێوە حکوومەتی هەرێمی کوردستانیش هەوڵی ئەوە دەدات هەندێک لەو خواست و ویستانەی کە هەیەی بە پێی دەستور دابینی بکاتن و بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان. دیارە لەم بار و زروفەدا ئەوەی تەحەکوم بە وەزعەکە دەکا بەڕاستی ئەو بار و زروفە سیاسیەیە کە ئێستا ڕادەگوزارێ. بەداخەوە من پێم وایە تا ئێستا ئەو واقعی ئێستا هەیە زۆر لە بەرژەوەندی گەلی کوردستاندا نییە، بە تایبەتی ئەو بێمتمانەیی و ئەو لالوتی و ئەو واقعە تاڵەی کە ئێستا لە کوردستاندا تووشی هەموو لایەکمان بووە، هەموو هێزە سیاسیەکان لەبار یەک هەڵوەشانەتەوە بێمتمانەیەک تا ئاستێکی زۆر ناخۆش هەستی پێ دەکەین کە
لە کوردستاندا بوونی هەیە و هێزە سیاسیەکان هیچیان باوەڕیان بە یەکتر نییە، نە ئۆپۆزیسیۆن بەدەسەڵات و نەدەسەڵات بە ئۆپۆزیسیۆن و نەنە لێوان هێزە سیاسیەکانی دەسەڵات داریش ئەوە تەواقعەکان دەخوێنینەوە کە هەم هیچیان هەوڵی ئەوە نادەن کە واقعێکی نوێ بەرجەسە بکەن بۆ ئەوەی گەلی کوردستان بتوانێ هەندێک لەو خواستویستانەی کە هەیەی لە عێراقا مسۆگەری بکات. ئەم واقعە بەم جۆرە کە ئێستا پێیدا تێدەپەڕین و من پێم وایە حکوومەتی عێراق لە هێزێکی زیاترەوە بە هێزێکی زیاترەوە بە توانایەکی زیاترەوە فشارەکانی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر دەکات. بەداخەوە ئێمەش کە لەو وەختە کە بەداخەوە کە ئامادە نین و لە شێویەکی گەورە داین لە واقعێکی بێمتمانەیی گەورە داین، ئەمە وا دەکاتن حکوومەتی عێراق زیاتر فشار بخاتە سەر هەرێمی کوردستان لە کاتێکدا لە زەمانێک حکوومەتی عێراق کە تەشکیل دەکرات لە کوردستانەوە تەشکیل دەکرا. ئەمە ئەو واقعەیە کە دەیسەلمێنێت هەر کاتێ ئێمە لەگەڵ یەکە تەوا بین لەگەڵ یەکترە، هاوسەنگەر بین لەگەڵ یەکترە، بەیەکەوە کار بکەین و پیلان دشت بەیەک جێبەجێ نەکەین، ئێمە دەستکەوتی گەورە دەتوانین لە عێراقیشا بەدەست بینین. بەڵام بەداخەوە من ئەوەندەی دەیبینم کۆمەڵانی خەڵکی کوردستان زۆر ناومێدن لەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان یەکدەنگ و یەک هەڵوێست بێت لە عێراق بەرامبەر ئەو هەموو فشارە زۆرانەی کە لەمە دووە ڕەنگە ڕوبەڕووی ببێتەوە، ڕەنگە نەتوانێت ئەو هاوسەنجیا بپارێزێ زۆرێک سازانی واقعیانە لەگەڵ حکوومەتی عێراقا بکات. بۆیە پێویستە هێزە سیاسیەکانی کوردستان و بە تایبەتیش پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بە پلەی یەکەم و دووەم ئەو دوو هێزە دەبێ هەوڵی ئەوە بدەن ئەو ناکۆچیانەی نێوان خۆیان بە زووترین کات چارەسەر بکەن و نەهێڵن درزێک بکەوێتە نێوان ئەو دوو هێزە کە کاریگەری هەبێت لەسەر ئەو تشکیلی حکوومەتی عێراق و لەسەر خواستەکانی گەلی کورد. ئێمە هەمومان دەزانین کە ئێستا لە عێراق هەروەکو باسی دەکەن لە 4300 پلەی جیاواز کە لە عێراقدا هەیە تەنها کورد تەنها 20 پلەی وەرگرتووە لە هەموو ئیدارەی حکوومەتی عێراق، لە کاتێکدا کورد بە پێی ئەوەی کە لە 18 دەنگەکانی هەیە لە پەرلەمانی عێراق دەبوایە 400 پلەی جیاواز لە عێراقا وەربگرێت. بەڵام ئەو ناکۆچیانە ئەو جیاوازیانە وای کرد کە ئەوە تا دەبینین. زۆر باشە بەرز شەماڵ بەڕێزدانا بەهادین. گرفتەکانی ناوخۆ لە هەرێمی کوردستان کاریگەری لەسەر پەیوەندیەکانی هەرێم و بەغدا دروست دەکات. بەرە شەماڵ لە هەندێ تەوەر و لە هەندێک خاڵا باسی کردو پێشترش خۆت ئاماژت پێدا. ئەین دەکرێت گرفتەکان بەشێک بن لە پەیوەندیەکان و بۆ تێکدانی پەیوەندیەکان. بێگومان خۆی ئەساسەن ئەم پەیوەندیەشی ناسروشتیە، ئیفرازاتەکەی بریتە لە دروستکردنی ئەم گرفتانە. یعنی بۆ نمونە لەسەر مەسەلەی لە دەستورە هاتووە بۆ دیاریکردنی بەشە بودجەی هەرێمی کوردستان. ئەتوانم بڵێم ساڵ نییە و ئەم سیستەمە کە لە دەستوری شاچەسپێنراوە ساڵ نییە و مەشاکلی جۆرا و جۆری سیاسی لێ نەکەوێتەوە و بە سەردەمێک بە نەهجی مماتەڵە سەردەمێک بە شێوازی بڕینی میزانیە مامەڵەیان لەگەڵ هەرێمی کوردستانە کردووە. هەر خودی پەیوەندیەکە ناسروشتیە و ئەم پەیوەندیە ناسروشتیە بێگومان مەشاکلی کۆمەڵایەتی و مەشاکلی ئیداری و مەشاکلی سیاسی لەکەوێتەوە. من بەبەستەکەم زیاترەوە پێشەکانی ناوخۆ لە هەرێمی کوردستان کاریگەری هەیە لە بەغدا، کاریگەری لەسەر بەغدا ینی بەچەی تیجاهەیە بوو لەسەر پەیوەندی هەرێم و بەغدا لەسەر حتمما پەیوەندی هەیە، چونکە لەبەرەوەی پەیوەندیەشی سیستماتیشیان هەیە بەیەکەوە تەسیرەکات، بەڵام نیەت بۆ معالەجەکردنی ئەو مشکلانە نیەتێکی ساڵح نییە.
لە نێوان هێزەکانی هەرێمی کوردستانە جگە لە نێوان هێزەکانی هەرێمی کوردستانە لە نێوان عێراق و هەرێمی کوردستانەوە عێراق بۆ دانوستانێک کۆمەڵێک متەتەڵەباتی هەیە بەعزە جارێک شڕوتی تاجیزیشی هەیە یعنی ئێمە وتمانام خەڵکە کەوتوتە ژێر بارگرانیەکی زۆر گەورەوە لە ڕووی مەعیشیەوە مستەوای مەعیشی خەڵک لێرە کۆڵەوار بووە ژیانی خەڵک لەسەر مستەوای حیاتی ڕۆژانە نابود بووە ئەمانەیە معالەجەیە مەشاکلانە بکەین بەڵام متەتەڵەباتی حکوومەتی عێراقی یەکسان نییە بە معالەجەکردنی مشکلەکان مەسەلەن 400 میلیارد دلار بۆ نێرێ میلیارد دینارت بۆ نێرێ ببوورە غەڵەت بوو میلیارد دینارت بۆ نێرێ بە دڵنیاییەوە خۆ ئەمە ناتوانێ مەشاکلی اقتصادەکانی ئەو لەشکرە لە خەڵکی معاشخۆر و ئەوەی کە پێویستی بە موچەی ماگانەیە چارەسەری بکە و پێویستی شەو موچەیە دابین ببێ ئەم نیەتە نیەتێکە نایەوێ بەڕاستی هەرێمی کوردستان ئینقاز بێ لە ناوە مەشاکلە بە تەنها پەیوەندیەکەش بۆ نییە کە هەرێمی کوردستان مخاتەبەی نەکردوون مخاتەبەی کردوون زۆر بەجددیش مخاتەبەی کردوون یعنی بەڵام مشکلەکە لەوایە لە سیستەمە جامە دوو هۆکارە گەڕێتەوە هۆکارێکیانەوەی ئیقتصادیە کە عێراق دەوڵەتی عێراقی خۆی لە ناو قەیرانێکی ئیقتصادی بەهێزایە ئەچێ قەرزەکە بۆی کە ژیانی ڕۆژانەی خەڵکەکەی دابین بکەوە تەزەخمی لەسەرەوە معارەزە هەیە و خۆپیشاندانی گەورە بەرامبەرێکرێ و فەسادی تایە و میلیشیا هەیە بەڕاستی لەسەر قایمی معاش و لەسەر ئیدارە نیەیەت پارە وەرەگرێ بە شێوەیەکی ناڕاستەوخۆ و ئەو ئوستوبە سیاسیە خەتەرەی کە لە عێراقا هەیە چۆتە ناو هەموو جونگە ئیدارەکانیشەوە یعنی مدیرعامێکە گەر عایدی مالیشی و جەماعەتی دەوڵی قانون بێ بەسە بۆی کەوا سەلاحیەتی لە وەزیرێک زیاتر بڕوە بەسە بۆی کەەوە بڕیارێکی ڕێز و زەرا ڕابگرێ هەموو ئەمانە مشکلن لە ناو عێراقا عێراق خۆی لە ناو کۆمەڵە مەشاکلی گەورایە مشکلەی سیاسی هەیە مشکلەی ئیداری هەیە مشکلەی ئەمنی هەیە و هەمووی گرێیراوە بەیەکەوە و لە ماوەی 5 جانەمانە حکوومەتی پێ تەشکیل نەکرا ئێستش کە حکوومەت تەشکیل کراوە وەکو وایە مستەفا کاظمی لەسەر پەتێکی زۆر باریک بێ بە ئاسمانەوە هەر ژقەیە قەیرانەکان فشاری بۆ بێن ئەو پەتە بڕوخێ و مستەفا کاظمیش لەسەر پەیوەندەکانی ناوخۆی هەرێمی کوردستان لە دوای دانیشتێن ئەنجومەنی نوێنەرانی عراق بۆ ڕەوانەوەی ئەو گرژانەی کە لە نێوان بۆ نمونەیەکێتی و پارتی هەبێت هەردوو لە دەنگیان ناوە بە کاندیدی یەکتر ئەن پێ دوان ئێمە کاریگەری ئیجابی دەبێت لەسەر دروستکردنی پەیوەندێکی نوێ لە نێوان هەرێم و عراقدا خۆی پەیوەندیەکی نوێ لە نێوان پارتی و یەکێتی نیشتیمانی کوردستانە و بە هەمان شێوە ئەشێت پەیوەندیەکی تر بێ بۆ دروستکردنی مۆدێلێک کە چۆن عادل عەبدولمەهدی تەفاهمی وەزعی کوردی کرد و پارێنار بۆ هەرێمی کوردستان احتیمالە کاظمیش هەمان نیەتی هەبێ بەڵام مشکلەکە لەوایە کاظمی بە تەنها ئیرادەیەکی سیاسی نییە بە قەدەرەوەی کۆمەڵێک کتلەی سیاسیش ڕێگرێ لە بەردەم کاظمیە ئێمە ئەزانین مەسەلەن حسنی نیەتێک هەیە لە کاظمیە کە ئەوێ ئینفتاح کات وەکو عادل عەبدولمەهدی چۆن بە زۆر ڕوخانیان و موامەرەیان لێ کرد و خۆپیشاندانی سەر شارعیان دروست کرد لایەنە سیاسەکان و لە ئاخریشە هەر خەریب و بە قاتلی ژناوی بەرەم چکە لە ناو مزەخەرەکانە خەڵک دووچاری کوشت و کوشتاری بوو ئەم جارەش احتیمالە بیانەیە کە کاظمیش مستەفا کاظمیش تووشی هەمان مەشاکل بکەن بۆی ئەو نیەتی کە لەگەڵ هەرێمی کوردستانە هەیە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە هەیە کە نوێنەری هەیە لەوێ بەڕێ سەر و کۆمارەوە ئەو نیەتی کە لەگەڵ پارتیا هەیە کە نوێنەری هەیە لێ وەزیری خارجیە بیانێ ئەم نیەتە شتێک بن چکە لە بیرمان نەچێ عێراق خۆی دەوڵەتێکە و سیستمێکی حکومڕانیە مەشاکلەکانی نەکیچی کەمتر نییە لە مەشاکلی هەرێمی کوردستان لە دووبارەیەکەمەوە لە ڕووی فەسادی ئیداریشەوە بگرە بۆ مەشاکلی سیاسی نەکیچی کەمتر نییە دوو بەرامبەر بە مەشاکلەکانی هەرێمی کوردستانە بەڵام کە ئەبینی مەسەلەن تەکنیکی مفاوەزە ئەدۆزنەوە احتیمالە حلێکی وەسەط بدۆزرێتەوە حلێکی وەسەط بدۆزرێتەوە بۆ ئەوەی کە موشکیلە اقتصادەکانی هەردوو لا چارەسەر بکەن چونکە وەزعی ئێستای هەردوو ئیدارە سیاسەکە کەوتووە بەسەر قەیران و بارگرانیەکی زۆر گەورەیە کە هەموو عالەم پێوەی ناڵێنێ چۆن معاملە لەگەڵامەکەن ئەبێ تەکنیک بدۆزنەوە مەسەلەن لەوانەیە من بڵم با تەکنیک بدۆزنەوە بگەڕێنەوە بۆ سیستمی بانقی لە جیاتەوەی تەعامل لەگەڵ کاشا بکەن ئەمە حکوومەتی عێراقی بەلایە مشکلە بێ حکوومەتی هەرێم تەفاهمی بکە مشکلەیە مەسەلەن بۆ نمونەڵێن با پارە نەڕواتە دەرەوە بچن کاڵای پێبێن ئەو پارەیە لێرە ئیشی پێ بکرێ احتیمالە حکوومەتی هەرێم بەلایە مشکلە بێ حکوومەتی عێراقی قبوڵیکە مەسەلەن ئەڵێن بانەوت نەڕواتە دەرەوە
لایەنی کەم خەڵک محتاجە بە تاکو ئێستا ژێمە قەرزاری نەوتین بەڵام خەڵک محتاجە بە مادەی سوتەمەنی و پێداویستیە سوتەمەنیەکان بەکاری بێنینەوە لە خۆمانەوە بفرێشێتەوە بە خودی خۆمان ڕەنگ بێ هەنێ مەشاکلی اقتصادیمان بۆ چارەسەر بکات وە داهاتێکی باش بەدەستبێنێت لە بریەوەی کە بچێتە دەرەوە لە آخریشە نەوتێکی زۆرە ڕوات و لە تورکیاوە ڕوات و لە سا $7 گەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان و دوایی تووشی نەقسی گەورە بێ احتیمالە ئەمە هەرێمی کوردستان تەقبولی کە عێراق تەقبولی نەکە یعنی کۆمەڵک تەکنیکی ئیداری و سیاسی هەیە لە نێوان هەردوو لایەنە ناکۆکە هەردوو لایەنە ناکۆکە مەفروزە بگەنە نقطەی ئەم دوو گەڕی دانوستانە ئەم دوو خولی دانوستانە من هیچ دەمانێکی چارەسەر نەکرد بێت من تەسەورەکەم یعنی دەست ببرێ بۆ ئەوەی کە چارەسەر بکرێت چونکە لەبەرەوەی ئێستا سەرپەرشتیاری وەفدی دانیشتنەکە کە بەڕێزکا قوبادە پیاوێکی نەرمونیانە لیبراڵە و تەرکیزی لەسەر معالەجەکردنی مشکلەی ژیانی خەڵک هەیە لە کەم و لە زۆر جودی تاقی چاک سەرفەکە بۆی کە خاڵی هاوبەش بدۆزێتەوە لە نێوان تەرەفەینە بۆ معالەجەکردنی مشکلەکان بەڵام لە ئەساسە هەردوو لا لە ناو ئەزمەی قوڵان یعنی حکومەتی عێراقی لە ڕووی اقتصادیەوە زۆر لە ئێمە ئەزمەکانی قوڵترە ئەگەر ئێمە چاوەڕوانی ئەوە بین حکومەتی عێراقی پارەمان باتێ خۆی ئەڵێ پێم نییە بەهۆی چیەوە بەهۆی دزی و فزی و تەخشان و پەخشان و تەکەتولاتە سیاسیانی کە لە عێراقا ڕەگ و ڕیشەی هەیە زۆر باشە بەرز شەماڵ باستان لە فشار کرد هەردووکتان ینی فشار دەگوازرێتەوە بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان لە بەرامبەر حکوومەتی عراقیدا چۆک دابدات یاخود ڕێگا دروستەکە بێ بگرنە بەر هەردوو لا کەیش بریتە لە دەستور و ڕێنوێنەکانی کە لەناو دەستورە هاتووە بۆ ڕێخستنی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی بێگومان ئەگەر تەمەشا بکەین لەو چەند ساڵانەی پێشووە ئەگەر بە شێوەیەکی ورد بە دەستوردا بچینەوە هەم ئێمە کەم و کوڕیمان هەبووە هەم حکوومەتی عێراقیش لە کۆمەڵی خاڵ کەم و کوڕی زۆری هەبووە ئەم واقعە ئەگەر هەردوو لایەن نیەتێکی ڕاست لە پشتی ئەو مەسەلانە هەبێت و دەستور بکەینە حەکەمی یەکلاکردنەوەی ناکۆچیەکان لە نێوان هەرێمی کوردستان و عێراقدا دیارە ئەمە شتێکی زۆر باشە و من پێم وایە دەستوری عێراق دەستورێکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بێوێنەیە ئەگەر جێبەجێ بکرێ بەڵام عیبرەتەکە لە جێبەجێکردنیەکەیەتی ئەگەر جێبەجێ نەکرێت وەکو مەرەکەبی سەر کاغەز دەمێنێتەوە بەداخەوە حکوومەتی عێراق لە هەندێک خاڵدا کە خاڵی زۆر گرنگن ئێمەی بێبەش کردووە لەم خاڵانە کە بە تەواوی فەرامۆش کراوە مادەی 140 مادەی 140 ئەوە تا دەبینین تعریب بە شێوەیەکی تر لە زۆربەی ناوچە جێناکۆکەکان دەستی پێکردوتەوە جوتیاری کورد بێبەش دەکرێت لە زەوی وزارەکانی خۆی گوێ بە ئەوە نادەن و عەرەبی هاوردا دەگەڕێنرێتەوە بەو شێوەیە تەمەشا دەکەین کە ئێستا ئەو کێشانەی کە لە دەوروبەری کەرکووک بەرچاومان دەکەوێت نیشانەیەکی دیارە بەوەی کە پێشێلکاریەکی گەورە بەرامبەر بە دەستوریش دەکرێت بۆیە مەسەلەکەی ئێمە هەر مەسەلە داراییەکان نییە بەڵکو مەسەلە گرنگەکان مەسەلەی خاکە ئێمە ئێستا دەبێ بە شێوەیەکی تر تەعامل لەگەڵ واقعەکە بکەین ورتر بە دەستوردا بچینەوە ئەو خاڵانە دەستنیشان بکەین کە لە بەرژەوەندی کووردە و ئەو خاڵانەش ببینین کە بەڕاستی ئێمە پابەند نەبوون پێوە بۆیە من پێم وایە لە هەردوو لە کەم و کوڕی هەیە و ئێمە بە سەراحەت و بە ڕاشکاویەوە هەوڵی ئەوە بدەین ئەو کەم و کوڕیانەی لەسەر ئێمن بەرامبەر بە حکوومەتی عێراق جێبەجێ بکەین و ئەو کاتە داوا لە حکوومەتی عێراقیش بکەین کە ئەو خاڵانەی کە ئەو پێشێلکاری بەرامبەر کردووە دەبێت جێبەجێ بکات کەواتە هەرێمی کوردستان خاڵی دەستپێکە بۆ هاوسەنجی بپارێت من پێم وایە ئەو خاڵانەی کە لە هەرێمی کوردستاندا
جێبەجێ نەکراوە لە عێراق دیارە و ئەو خاڵانش کە عێراق جێبەجێ نەکردووە زۆر دیارن دەبێ ئێمە هەوڵی ئەوە بدەین بەرە شەماڵ مەبەستەکەی منەوە بوو یەکلا بکرێتەوە بەشێوەستی منەوە بوو کەواتە ئەبێت سەرەتا هەرێمی کوردستان پابەندەکانی خۆی پیشاندا بەرامبەر بە عێراق من پێم وانە وەکو بڵێن چەپرە بە دەستێک لێ بدرێ ئەگەر حکوومەتی عێراق پابندیەکانی خۆی جێبەجێ نەکات بە دڵنیایەوە هەرێمی کوردستانیش جێبەجێ ناکات ئەوە دیارە بەڵام دیارە لەو حاڵەتانەدا دەوری ئەوە هەیە کە لایەنێک ئەو کاتەی کە وەزعی سیاسی لەبارتر دەبێ فشاری زیاتر دەکات ئەگەر ناکۆچەکان لە هەرێمی کوردستاندا بەردەوامی هەبێ بە دڵنیاییەوە حکوومەتی عێراق فشار زیاتر دەکات بۆ نمونە لەم چەند ڕۆژانە لایەنێک لەو لایەنانەی بە ئاشکرا باسی ئەوە دەکرد کە ئەو 400 پلەو پۆستەی کە لە عێراقدا حەقی کووردە بدرێ پێویستی بەوە نییە لەبەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە ئەوان لەوێەوە ئەو پلەو پۆستانیان وەگرتووە لە کاتێکدا ئەوە مەسلەی هەرێمی کوردستان جیاوازە لەگەڵ عێراقدا بۆیە تەمەشا دەکەین هێزە سیاسیەکانی عێراق ئەوانیش بە پێی توانا و تەمەشای توانا و لێهاتووی و تەمەشای یەکریزی و تەباین ئێوان هێزە سیاسیەکانی کوردستان دەکەن ئەگەر هێزە سیاسیەکان لێکتیرازان بە دڵنیاییەوە ئەوانیش فشارەکانی خۆیان زیاتر دەکەن لەسەر هەرێمی کوردستان بۆیە تەبایی ئێستا لە هەموو خاڵەکان گرنگترە بۆ ئەوەی بەرەو بەغدا بەڕێ بکەوین و بتواندرێ بەڕە شەماڵ لە بابەتی تەبایی جێبەجێ بکرێت لە بابەتی تەبایی گرنگتر بابەتی نیەتە لە کابینەی پێش حکوومەت هەرێمی کوردستان سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئاماژەی بۆدا ئەگەر هەرێمی کوردستان $1 زیاتر لە فرۆشتنی داهاتی نەوتی خۆی قازانج بکە ئەوە نەوت ڕادەست ناکەن ئەوە بوو هەرێمی کوردستان نەوتی ڕادەست نەکرد و قەیرانەدارایی کە هەبوو بینیمان لەم کابینەیەشدا سەرۆکی حکوومەت ئاماژەی بۆ داوە کە تەواوی کەرتی نەوت ئەخەنە بەردەست حکوومەتی عراقی ئەمە لە کاتێکدا بوو کە نرخی نەوت دابەزی بوو بۆ $20 ئێستا کە نرخی نەوت زیادی کردێتەوە بەرەو $40 پێ دوایە هەمان نیەت لە حکوومەتی هەرێمی کوردستان چاوەڕوان بکرێت کە نەوت ڕادەستی حکوومەتی عراقی بکات بەداخەوە لە هەرێمی کوردستاندا ئەو حاڵەتانە حاڵەتێکی نوێ نییە لە حکوومەتەکانی پێشوش بەم شێوەیە تەعامل لەگەڵ عێراقدا کراوە لەو کاتەیە تەمەشا دەکەین کۆمەڵێک زروفی لەبار هاتوۆتە پێش کە ئەو کاتە 1970 داهاتی عێراق دەدا هەرێمی کوردستان ئێمە ئامادەی ئەومان نەبوو 250,000 بەرمیل نەفتەکە ڕۆژانە بدەینەوە عێراق و پابند بین بەو واقعە کە هەیە بەڵام ئێستا پاشەوەی کە نەوت دابەزید بینیمان بەداخەوە ئەو کاتە دەڵێن ئێمە ئامادەین من پێم وایە ئەگەر مەسلەی نەوت بچێتە سەرەوە ڕەنگە واقعێکی تر قسەیەکی تر بکرێت لە هەرێمی کوردستاندا بۆیە نابێ ئێمە بە میزات یان بە پێی ئەوەی نەوت هەرزان دەبێ یان گران دەبێ ئەو تەعاملە بکەین ئێمە کە دەڵێن لە واقعی ئێستا کە وەزعێک نییە ئێمە دروستمان کردووی واقعێکە عێراق دەوڵەتی عێراق ئەوە زیاتر لە 100 ساڵە هەیە کەواتە واقعەکە چەسپاوە ئەو واقعە چەسپاوە ناکری ئێمە بە میزات تەعاملی لەگەڵدا بکەین و ڕۆژێ بڵێن بای بای عێراق و ڕۆژێک بەم جۆرە تەعامل ناکرێ بەداخەوە نابێ ئێمە دەبی بۆ ئەوەی بتوانین پێداگری لەسەر خواست و ویستەکانی خۆمان بکەین بە پێی دەستور دەبێ بە هەمان شێوە پابندی دەستوریش بین ئەمە ڕاستترین ڕێگایە بۆ ئەوەی بتوانین گۆڕانکاری لە نیەتی حکوومەتی هەرێم ڕوو بدات لەسەر پاشگەزبوونەوە لە ڕادەستکردنی نەوت لە کاتێکدا گەر نرخەکەی زیادی کردبێ من واحز دەکەم یعنی لەو حاڵەتانەی کە وەزعی سیاسی هەرێمی کوردستان بەرەو باشتر ڕۆیشتووە ئێمە
زۆرێک لە فشارمان دروست کردووە، زۆرێک لە بێمنەتیمان بەرامبەر بە حکوومەتی عێراق پیشانداوە. بۆیش تووشی ئەو حاڵەتانە دەبین لە کاتێکدا ئەو جارە وەزعەکە دەگۆڕێ بە شێوەیەکی تر، دەکەوینە ژێربارێکی تر و واقعێکی تر دەمانەوەی هەر بەوەی پێشتر زۆر مەمنونین. بەداخەوە ئەم واقعا دەبێ ئێمە تەعامل لەگەڵ حەقیقەت بکەین، تەعامل لەگەڵ دەستور بکەین، بە تایبەتی ئەو دەستورە کە ئێمە وەک گەلی کوردستان ڕۆڵێکی بەرچاومان جێڕاوە، خەڵکە سیاسیەکانی کورد ڕۆڵێکی بەرچاویان جێڕاوە. ئەم دەستورە لە عێراقا کە زامنی سەرکەوتنی کرا، کورد زامنی سەرکەوتنی بووە و من پێم وایە هەرگیز جارێکی تر ئێمە دەستورێکی وە ڕێک و پێک، دەستورێکی وە دیموکراسی لە هیچ شوێنێکی تردا بەدەستمان ناکەوێتەوە. بۆیە نابێ ئێمە هەوڵی ئەوە بدەین سیاستێک بەکاربینین کە لایەنە سیاسیەکانی عێراقیش لێمان بێزار ببن و بە تایبەتی بە دڵنیاییەوە بیری شۆڤینی و بیری عنسوریش بوونی هەیە. بۆیە دەبێ ئێمە بزانین لە نێو هاوکێشە سیاسیەکانی عێراقدا ئێستا ئێمە لایەنی بەهێز نین، بەڵکو لایەنی بەهێز. زۆر باشە، زۆر باشە. ئەوە بۆ مانای نییە کە ئێمە وەکو دواتر دەگەڕێم وڵات بەڕێزدانە. هەر لە ناو هەرێمی کوردستانە ئەم مقۆ گفتوگۆیە هەیە کە هەرێمی کوردستان تەبانیە لە بەرامبەر پەیوەندیەکانی بۆ بەغدا و گرفت بۆ یەکتر دروست بکرێ، یاخود ئەگەر بە شێوەیەکی گشتی سێری شەقامی عراقیکەین ئەوانش تێڕوانینیان جیاوازە بۆ هەرێمی کوردستان، ئەوانش وەک کورد دەڵێت چاویان بە پێشکەوتنەکانی هەرێمی کوردستان هەڵ نەهاتووە لە ڕابردووە. ئەنی ئەم بابەتانە هەر تەنها بابەتێکن لە هەرێمی کوردستانەوە سەرچاوە دەگرن، یاخود لە ناو شەقامی عراقیشدا وایە بەرامبەر بە هەرێمی کوردستان. نەخێر، من سەر لەبەری مناقەشەکانی پێشترم تەئکیدکردنەوەی لەسەر وەڵامی ئەم پرسیارەی جەنابێت کە ڕوئیای عێراق بۆ هەرێمی کوردستان ڕوئیایشی ساڵح نییە، ئەم لە مستەوای سیاسیان لە مستەوای قانونیە، هەنی لە مستەوای دەستوریە مەشاکلی هەیە. یعنی بۆ نمونە مەسەلەن ئێستا لە باسی دەستورەکرێ مادەی 140 هەر تەواو، ینی شتێک نییە کە ناوی مادەی 140 بێت، نە لەسەر مستەوای سیاسی، نە لەسەر مستەوای مادەی قانونی، لەسەر مستەوای ڕقەمیش کە ئەمە 140 لە یادەوەری ئەو پەیوەندیان نەماوەتەوە کە ئەمە مشکلێ. ئەمە یەک دوو حکوومەتی عێراقی هاتووە لە منطقەی ئەوانی کە پێوترێ ناکۆچی لەسەر هەموو هۆزی جبور و بێدوانی هەموو چەکدار کردووە لە منطقەی ڕەشاد و حەویجۆوانە، هێزی چەکداری عشایری کردووە. ئەگەر دەوڵەتی قانونی بێ و بڕێ بە سیستمی حکومڕانی یاسایی هەبێ چۆن عشایر چەکدارەکە سێهەمینیان. یعنی هەر ئێستا لە منطقەی کەرکووکە کورد زیاتر لە 190 پۆستی لە دەستداوە، پۆستی هەستیار، ئەوەی کە پۆستی ئەمنیە، ئەوەی کە پۆستی ئیداریە، ئەوەی کە پۆستی تەندروستیە لە سێکتەری تەندروستیە لە دەستیەوە. ئەمانە هەمووی نیەتی خراپی حکوومەتی عێراقیە یان دەوڵەتی عێراقی. لە بەرامبەر نیەتانە هەرێمی کوردستان دەتوانێت فشارێک لە حکوومەتی عێراقی لە چ کاتێک هاتوانێت کە ئۆپشنی تر هاتە پێشەوە. مەسەلەن لە کاتێک هاتوانێت بۆ نمونە لەو ڕێکەوتنەی بینی ئێران و لە بینی عێراق و ئەمریکایە، ئەوەی کە چۆن لە ساڵی 2005 لە ساڵی 2010 ڕێکەوتنی سۆفا لە نێوان ئەمریکا و عێراقا بوو کورتوانی فشاری سیاسی بکە. ئەم جارەش ئەگەر ڕێکەوتنێکی لەو چەشنە بێتە پێشەوە کورد دەتوانێت زەختی خۆی بکە، چونکە کۆی معادلەکە گۆڕێ لە ڕێکەوتنی شاتوانە زەختی خۆی بکە. ئۆپشنی فشاری کورد چییە؟ طبیعی ئەم دەواازەیە ئەگەر پرسیارەکە ئاوا ڕێخینەوە ئەم ڕێکەوتنێک لە نێوان عێراق و ئەمریکایەتە پێشەوە. لە 2010 طبعاً هێزە ئەمریکیەکان لێرە بوون تا 2011 هێزی ئەمریکی پارێزراو بوو لەلایەن حکوومەتی عێراقی و بە هەموو مشکلەکانیان. دوایی دەوڵەتی عێراقی بە حکمی ناکۆشی تائیفی خۆیان جێشی وایان ڕەخسان هێزەکانیان کشانەوە دەوڵەتی ئەمریکی کە کشانیانەوە فەجۆیەکی زۆر گەورەی سیاسی و ئاسکەری لەناو ئەمریکا لەناو عێراقا دروست بوو. ناکۆچی تائیفی قوڵ بووە بگرێتە ئەو ئاستەی کە داعشیش دروست بوو. دوای حکوومەتی ئەمریکی دەوڵەتی ئەمریکی کۆمەڵی هێزی نردۆتەوە. ئێستا دەوڵەتی ئەمریکی پێ ئەچێ وەکو ئۆپشنێک بێت ئاوەڕ باتەوە لە عێراق، هێزەکانی خۆی لە ناوچە جیاجاکانی عێراقا تۆکمە بکاتەوە بۆ ئەوەی کە قاعدەی عەسکەری خۆی بەهێز بکات. ئۆپشنێک هەیە ئەڵێ بۆ متابعەکردنی ئێران و سووریا و لوبنان و ناوچەی کەندا و ئەو شوێنانەیە.
ئۆپشنێکی تر ئەوەیە کە دەوڵەتی عێراقی تیجارەتی چەک و جبەخانەی لە رووسیا کڕیوە و ناوێت لێرە بەدوا ئەو پەیوەندیە بمێنێ. ئۆپشنێکی ترەوەیە کە عێراق خۆی کەوتۆتە ناو زۆنی ئێرانەوە و ئەمریکەکانیانەیە دەریان بێن دەری عێراق دەربێنن لەو عێلاقەیە. ئۆپشنی چوارەمیش ئەوەیە کە نوێ مەسەلەن ئەو نیەتەی کە مەسەلەن حکومەتی عێراقی بەتەمایە لەگەڵ سینا ڕێکەون ئیسtisماری اقتصادی و ئیسtisماری معریفی و هەتا دوایی لەم منطقەیە بکەن خەدەمات لەم منطقەیە بکەن کە پێوەتری عێراق ئەمەش هەڵکەنێ. يعني هەتا عێراق خۆی وەکو حکومەت لەسەر خەت بوو کە ئەو عیلاقە تیجاریی کە لەگەڵ سینا هەیەی ئەو عیلاقەیە ئەپروفکەن یعنی تەزدیقی کەن و دەستکەن بە ئیسtisمارات. ئەمریکا ئەوێ ڕێکەوتنێکی لەم چەشنە بکات بەڵام بەبێ کوردنا بەبێ کوردنا چونکە بۆچی لەبەرەوەی کورد ئەساسەن کورد هاوکاری هێزەکانی ئەمریکای کردووە لەم منطقەیە لە دژی داعش بەبوورە کورد کە هیچ دژایەتێکی هێزەکانی ئەمریکای نەکردو وەکو شیعەکە لە عێراقا کردیان تا ئەم دوایەش مەسەلەن کە هێزە ئەمریکەکان سونە و کورد زۆر پشتیوان بوون بۆی کە هێزە ئەمریکەکان بمێننەوە کەواتە ئەمە دەرفەتێکی زۆر باشە بۆ تۆکمەبوونەوەی پەیوەندی ئێمە سەر لە نێو وەکو وەرەقەیەکی سیاسی لەم منطقەیە لەبەرەوەی ئۆپشنێکمان بۆ هاتۆتە پێشەوە ئەویژەوەیە ئەو ڕێکەوتنەی لە نێوان عێراق و تۆ لەر ێستا لەسەر خەتە بۆ مەوزوعایەت قاداتی سیاسی کورد دەبینێ دۆلەر باڵیۆزی ئەمریکیە لە عێراقا لەبەرەوەی کە ئێستا فرسەتێک هاتۆتە پێشەوە چانسێک هاتۆتە پێشەوە کە بەبێ کورد ئەم ئیتفاقیە ناکرێت کەواتە کوردیش وەکو هێزێکی سیاسی لەم منطقەیە توانێت زەختی خۆی لەسەر حکومەتی عێراقی بکە ترس لەوەی دەستور بەڵێ ترس لەوە داواکاری کورد بە هەند وەرنەگیرێ لەو دانیشتانەدا بەتابەت بە مەسەلەی دەرکردنی هێزەکانی وەجیها پرسیارەکە مەسەلەی دەرکردنی هێزەکان ئەبیانەکان لە عێراقدایەک بوو لەو بابەتانەی کە جیاوازێکی لە نێوان کورد و شیعەدا دروست کرد لە عێراقدا و کە کورد دەنگیان پێ نەداوە ئێستا کە ئەم بابەتە دێتەوە بەرباس یعنی عێراق پشک ئەدا بە هەرێمی کوردستان لە قازانجەکانی کورد وەکو پشکدار ئەبینێ لە بابەتەکانی عێراق ئەمریکادا خۆی کورد ئەبێ ئەوە دروستکات ئەو سیستمی پشکداریە بۆ خۆی دروست بکات کورد ئەبێ قسە لەسەرەوە بک بڵێ وەرەکاکە لەگەڵ دەوڵەتی عێراقیە ئێوە مشکلەی دەستوریتان بۆ ئێمە ناوەتەوە ئێوە تەفعیلی مادەی سەوچل ناکەن ئێوە کێشەی عشایری لە منطقە ناکۆچی لەسەرەکان دروست دەکەن ئێوە من نایەن بە قەزەی کەرکووک ئێوە لە تەحجیمی کوورد دەکەن بۆ پۆستە ئیداری و سیاسەکان لە ناو کەرکووکە یعنی ئەبێ کورد ئەم زەختە دروست بکات چونکە لەبەرەوەی ئاوڕێکی ئەمریکیانە دراوەتەوە لە عێراق و ئاوڕ ئەمریکیانە بێگومان مەساڵحی ئەمریکا خۆیکە بەڵام لە هەمان کاتیشا پێ بەپێ ئەو مەساڵحە مەفروزە کورد داکۆچی و ئیسراری خۆی بکە لە بیرمان نەچێ ئێمە مواجهەی دەوڵەتێکی بەهێز ناکەین کە ناوی دەوڵەتی عێراقە مواجهەی دەوڵەتێکی بەهێزەکەین کە ناوی دەوڵەتی عێراقە و زەمانە نەما کە بڵین زەمەنی دوژمنێکی بەهێزە و لەوانێ بە تانک و تۆپ و دەبابەتشی مەشاکلی گەورەمان بکە لەبەر ئەوە ببوورە مقاتعاتەکەم ئێستا فرسەتە بۆ ئەوەی کە کورد وەحدەیەکی وەتەنی سیاسی بەهێز دروست بکە ئیسراری خۆی بکە لەگەڵ دەوڵەتی عێراقیە و داکۆچی لە مافە دەستورەکانی بکە هەم لە ڕووی میزانیەوە هەم لە ڕووی منطقەی ناکۆچی لەسەرەوە کە سەوچلە مادەی سەوچلە من پێم وایە ئەوەش بەوە کرێت کە خاڵی هاوبەش لە نێوان لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستانە بدۆزنەوە اتفاقی لەسەرکەن زۆر باشە بەڕە شەماڵ سەرنجی تۆ لەسەر بابەتی تەواوبوونی کابینەی کازمی ئەنی ئەگەر ئێستا کابینەکە تەواو کراوە دەتوانرێت ئەو گفتوگویانی کە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عراقیدا هەیە زیاتر بەرەو پێشی بخات حکوومەتێکی کاربڕێکەر نەبێ وەکو بینیمان لە دواساتەکانی حکوومەتە کاربڕێکەرەکە عادل عەبدولمەهدیدا هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی گەیشتنە یاداشتێکی لێک تێگەیشتنیش دیارە حکوومەتی عێراق دەبێت دڵنیابین لەوەی کە دکتۆر عادل عەبدولمەهدی کەسێک بوو لەگەڵ لە واقعی هەرێمی کوردستان و لە واقعی گەلی کورد تێدەگەیشت زۆر بەوردی بەدڵنیاییەوە کازمیش بەڕێز مستەفا کازمیش بەو شێوەیە و لەناو واقعی گەلی کورددا بووە و واقعی سیاسی گەلەکەمان باش دەزانێ و کەسێک بووە لە ناو معارزەی عێراقی بووە هەموو ئەو شتانەی کە پێوی بڵێن هیچ شتێکی بڵێن شاراوە نییە لای
کەسێکی وەک مستەفا کازمی بە هەمان شێوەی پێشتر. بۆیە دەبێ ئێمە هەوڵی ئەوە بدەین، هەوڵێکی زۆر واقعیانە بدەین و تێبگەین هەرێمی کوردستانی پێش ڕیفراندۆم هەرێمی کوردستانی دوای ڕیفراندۆم نییە. پێش ڕیفراندۆم ئێمە لە واقعێکی سیاسی زۆر لەباردا بووین، بەڵام دوای ڕیفراندۆم واقعێکی تر هاتۆتە کایەوە کە بە تایبەتی لە لای زلهێزەکان و لە ناو معادلە سیاسیەکانی زلهێزەکاندا ئێمە زۆر زۆر لاواز بووینە. ئێمە دەبێ هەوڵی ئەوە بدەین ئەو ڕێککەوتنەی کە هاتۆتە پێش لە نێوان ئەمریکا و عێراقدا دەبێ هەوڵی ئەوە بدەین بە نوێنەری بەهێز بەشداری تێدا بکەین و بۆ ئەوەی بتوانین قسەمان هەبێت، نەک حکوومەتی عێراق ڕێککەوتنێکی هەروە بەبێ ئەوەی کە حسابێک بۆ گەلی کورد بکات ڕێککەوتن لەگەڵ ئەمریکادا بکات و ئەمە جگەلەوەی خاڵێکی گرنگە بۆ ئەوەی جارێکی تر ئێمە لە ئەمریکا ئاگادار بکەینەوە لەوەی کە ئێمە مافەکانمان پێشێل دەکرێت لە عێراقدا. ئەوە حقیقەتەکانە و بۆ ئەوەی لە ناو ئەو معادلەیە کە دێتەوە پێش جارێکی تر هەرێمی کوردستاندا زۆر باشە بە توانایەکی بەهێزترەوە لە ناو معادلەکانە شوێنی خۆی بگرێت. بەڵێ بەڕێز شەماڵ عەبدوڵڵا چاودێری سیاسی سوپاس کە لە هەولێرەوە لەگەڵماندا بووی. بەڕێز دانا بەهادین بە هەمان شێوە چاودێری سیاسی سوپاس بۆ تۆش. ئێوەش خواتان لەگەڵ.